بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، اليوم تم انعقاد أول جلسة لمجلس الوزراء، وتم اتخاذ مجموعة قرارات. أولها إطلاق بەناوی خی گەورە و میهرەبان. ئەمڕۆ یەکەمین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانمان ئەنجامدا و کۆمەڵێک بڕیارماندا کە گرنگترینیان بریتین لە پێدانی شایستەدارایەکانی خانەنشینان و هەروەها ڕێگەنەدان بە دووبارەبوونەوەی دواکەوتنی موچەی ئەم چینە. هەروەها بڕیارماندا بە دروستکردنی لیژنەیەکی لێکۆڵینەوە لە ڕاستیەکانی ئەو ڕووداوانەی لە عێراق ڕوویان داوە لە ڕۆژی 1 ئۆکتۆبەرەوە و تاوکو ئەمڕۆ. هەروەها قەرەبووکردنەوەی زەرمەند بووان و لێپێچینەوە لە کەمتەرخەمان، هەروەها قەرەبووکردنەوەی خێزانی شەیدان و برینداران و ڕێنمایشماندا بە سەرجەم هێزامیەکان بە ئازادکردنی سەرجەم گیراوانی خۆپیشاندەران و هەروەها داوامان لە ئەنجومەنی باڵای دادوەری کرد چاو بەخشێنێتەوە بەو کەیسانەی کە بەهۆی بابەتی سادەوە سزا دراون جگە لەوانی دەستیان هەبووە لە خوێنی عێراقیەکان. هەروەها لیژنەیەکی شارەزایانمان پێکێنا بۆ دۆزینەوەی میکانیزمێک بۆ پاڵپشتیکردنی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بە مەبەستی ڕۆشتن بەرەو هەڵبژاردنێکی پێشوەختەی پاک و دادپەروەرانە. هەروەها لیژنەیەکمان دروست کرد سەبارەت بە دانوستانە استراتیژیەکانی نێوان عێراق و ئەمریکا بە جۆرێک سەروەری و یەکگرتووی خاکی عێراق بپارێزێت. هەروەها بڕیارماندا لەبارەی پاڵەوانی هاوڕێمان فەریق عەبدولوەهاب ساعدی گەڕانەوەی بۆ ئەرک لە دەستگای دژە تیرۆر و دواتر بەرزکردنەوەی پلەی بۆ سەرۆکی دەستگاکە. برایانی عەزیزمان، داواکارم ئاگدار بن لەو هەواڵ و پڕۆپاگەندانەی لەسەر ئەنجومەنی وەزیران بڵاو دەکرێنەوە. وەک بەڵێنم پێدان لە ڕۆژی یەکەمەوە ئەم حکومەتە حکومەتی ژوورە تاریکەکان نابێت. لە هەموو بڕیارێکماندا لە بەرژەوەندی گەل بە هەموو شەفافیەک ئاشکرای دەکەین بۆ ڕایگشتی ئەو پڕۆپاگەندانەی لە چەند ڕۆژی ڕابردوو لەسەر کۆمەڵێک بڕیار و دامەزراندن بڵاوکرانەوە دوورن لە ڕاستیەوە. أتمنى عليكم توخي الحذر فيما تصلكم من معلومات وإشاعات فيما يخص قرارات تخص مجلس الوزراء. كما وعدتكم من اليوم الأول، هذه الحكومة ليست حكومة غرف مظلمة، وسنقول للناس بكل شفافية في أي قرار نتخذه لصالح العام. وما شيع من إشاعات في الأيام الماضية عن قرارات وتعيينات ليس لها أي جانب من الصحة. أشكركم جزيل الشكر.